بەلەمێکی کۆچبەران لە کەناڵی ئینگلیز ژێرئاو کەوت و ژمارەیەک کۆچبەر بوونە قوربانی. کۆلێرا گەیشتە کۆیە. سێشەممە و چوارشەممەی داهاتوو بانگەشەی هەڵبژاردن دەست پێ دەکات. سڵاوتان لە بێستومەیەم لە تیوارەوە سێ هەواڵتان پێشکەشەکە. ئاژانسی هەواڵی فرانس پرێس لە زاری بەرپرسانی فەڕەنساوە بڵاوی کردەوە بەرەبەیانی ئەمڕۆ یەکشەممە بەلەمێکی کۆچبەران لە کەناڵی ئینگلیزدا ژێرئاو کەوت. ڕاشیگەیاندووە کۆچبەرەکان هەوڵیان داوە خۆیان بگەێنە خاکی بەریتانیا. بەهۆی ڕووداوەکەشەوە ژمارەیەک کۆچبەر گیانیان لەدەستداوە و ژمارەیەکی دیکەش لەلایەن تیمە فریاگوزاریەکانەوە ڕزگار کراوە. تەندروستی کۆیە ڕایگەیاند سێ حاڵەتی نەخۆشی کۆلێرا لە سنوورەکە تۆمار کراوە و تەندروستی کۆیە هۆشداری دەداتە هاوڵاتیانی سنوورەکە لە بوونی نەخۆشی کۆلێرا و دەڵێت حاڵەتەکان یەکێکیان لە قەزای کۆیە و دوانی دیکەیان لە ناحیەی تەقتەق بووە. بەڕێوەبەرایەتی تەندروستی کۆیە داوا لە هاوڵاتیانی سنوورەکە دەکات ڕێکارەکانی خۆپارێزی لە نەخۆشیەکە جێبەجێ بکەن، وەک ڕاگررتنی پاکوخاوێنی کەسی، دڵنیابوونەوە لە پاکی سەرچاوی ئاو، ئاگاداربوون لە خواردنی سەوزە و میوە و باشۆرنەوەیان پێش خواردنیان و خۆ بە دوورگرتن لە خواردنی دەرەوە و سەردانە پۆشراو. دوایەوەی سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاند ئەم هەفتەیە یان هەفتەی داهاتوو ناوی کاندیدەکان پەسەند دەکرێن. سەرچاوێکی تایبەت ڕایگەیاند سێشەممە یان چوارشەممەی داهاتوو بانگەشەی هەڵبژاردن دەست پێ دەکات. دوێنێ حاکم عومەر ئەحمەد سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاند دوای پەسەندکردنی ناوی کاندیدەکان بانگەشەی هەڵبژاردن دەست پێ دەکات و چاوەڕوان دەکرێت 20 بۆ 25 ئەم مانگە وادەی بانگەشەی هەڵبژاردن دیاری بکرێت. بەپێی قسەی سەرچاوەیەک سێشەممە یان چوارشەممەی داهاتوو بۆ دەستپێکی بانگەشە دیاری دەکرێت. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.